ئێستا لە هەرێمی کوردستان هاوڵاتیان سەرقاڵی بانگەشەی هەڵبژاردنن هەر لایەنەوە بە جۆرێک بانگەشە بۆ لیستەکەی دەکات. تا ئێستا باش هاتووە و تا ئێستا خوێن نەڕژاوە بە جۆرێک لە جۆرەکان میملانی هەیە. هیچ عیبیش نییە ئەگەر یەک نزیکبوونەوەیەک هەبێت لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەبێ. لەسەر کەیسی دانای ئەحمەد مەجید کە من لێرەیە دەمەوێت باسی کەم کەسێکە متهمە بە جەریمەیەکی قانونی ئەمری قەبزی هەیە. ئەم ئەمری قەبزیە دەچێتە هەموو فەرمانگەیەک و هەموو دام و دەستگایەکی ئەمنی. ئەم زاتە بەڕێزە لە ڕێگەی مەتاڕی هەولێرەوە داخل دەبێتەوە و ناشگیرێت لە مەتاڕی هەولێر. بۆ پێشوازیی لێ دەکرێت دێتەوە سلێمانی. ئێمە وەکو پارتی دەرگامان واڵایە جەدەلی سیاسیمان واڵایە. بەڵام ئەوەی کە گۆرانوتی ڕاستە ئەگەر مە بماوتە ئەی باشە کوژەکانی حەڤەی شوبات بۆ ناگیرێن. هەڵ ئەستێ بە بەرچاوی خەڵکی ئەم شارە بۆ ڕێزگرتن لە ئیرادی ئەم شارە ئەیکا بە وتەبێژی گۆڕان لەم شارە. خەڵک شیعاری ڕوخانی حکوومەتیان گۆڕی بە چاکسازی ئەمە کاریگەری هەیە لەسەر ئارامی بانگەش. نزیکی 7 بۆ 8,000 کەس بە ناوی سولاسی خۆیانەوە لەم لە دووسێ گەڕەکە بوون پێما بێت گەڕێکی ئازادی و ئیسکانوانە بوو. هەمان ئەو ناوانە لە گەڕەکانی تر لە مەکتەبەکانی تر دووبارە بوون بەتەوە لە شارێک لە هەولێر. ئەبێ بیرمان بێ براگەورەیی بە کەسێک دەکرێت کە لە بەشی خۆی ببەخشێ. ئەم شارە بێبەشە لە خزمەت گوزاریەکان وەلیچێ بێبەشی کردو ئەو دەسەڵاتی ئیداری کە لە ناو سلێمانی ئەوەی دو ئاماری یۆنامی باز لەوە دەکرێت کە سلێمانی لە ڕووی خەدەماتەوە لە پلەیەکەمدایە. کێرفی بزوتنەوە و مەطلبی شارع زائیدەن ئۆپۆزیسیۆن هاتەتە خواردتر. ئەمە داوامان لە هەواڵانی یەکێتی نیشتمانی کوردستان کرد کە ئێمە بە یەک قایمەی سیاسی دابەزینە ناو پرۆسەکەەوە. هەواڵانی یەکێتی نیشتمانی کوردستان پێیان باش بوو بە یەک قایمەی جا ئەوان دابەزنە ناو پرۆسەکەەوە. تۆ دێ ئەم وەزارەتە پێشمەرگەیە کە مەطلبی ئەساسی یەکێتیە دەی بە گۆڕان لە کاتێکا لە دانیشتێکی پێشووتر ئەم هێزە کە ناوی گۆڕانە دێ داوای وەزارەتی ناوخۆی دەکا و سەرۆکی وەفدی دانوستانکار لەم دانیشتە ڕەزامەند دەبێ. بەڵام دواتر بزنەوەی گۆڕان دەڵێ ئەگەر ناوخۆم نەدرێتێ هەڵوێستم دەبێت. بەڵام لەو سەر پێشمەرگەی دەدەنێ. پارتی دیموکراتی کوردستان ئەوێ بانگەشەیەکی ئارام بەڕێوچکە خەریکی کڕینی دەنگە. ئێمە هیچ پێویستیمان بۆ نییە بچین دەنگ لە ناو شاری سلێمانیا بکڕینەوە. بەڵام قسەیەکی زۆر جدی هەیە لەسەرەوەی کە پارتی دیموکراتی کوردستان منەظەمی ئیش لەسەر تەزویرەکە. مردم لەم وەزارەتی بازرگانی خۆراکەی هەولێر کە کەسێکیان هەیە مەسوولی داتایە سەر بە پارتی دیموکراتی کوردستان و بە بەڵگەش پێدەرم کۆمپیوتەرەکەی لە جیرفانی خۆی وەزیریش دەسەڵاتی لەسەر نەبوو یەک معلوماتی ئاماری داتاییم بداتێ لەسەر ئەو سووریانە.